دیارە بەردەوام هێزەکانی ئێمە لەسەر شەقامەکان بوون کاتی کەرەنتینەش کە خەڵک لە ماڵە بوویمە پاراستنی ئەم بازارە لە ئەستۆی پۆلیسی سلێمانی بووە لە ئێستادا چەند ڕۆژێکە هێزەکانی ئێمە بەجلی مەدەنی و بەجلی سەربازیەوە لە بازاران چونکە خەڵک زۆر سەردانی بازارەکە بۆ حاڵەتەکانی جیفان بڕین و دەستدرێژیکردنە سەر خەڵکو و هەندی حاڵەتی ترێ لە ناو بازارە بە پێچەوانەشەوە گەر فرۆشیارێ شتەکان گران بفرۆشی یا کەسێ سکاڵای هەبێ ئەوە هێزەکانی ئێمە نزیکن لیانەوە بەردەوام لە بازارڕای شەو ڕۆژ هێزەکانمان چڕ کردوەوە سەر لە بازارە چونکە خەڵک شەو ڕۆژ لە بازارڕایە گەڕێکەکان هێزیان بۆ دانراوە ئەوەی مەبەستمە بڵێم تەواوی ناوبازار لەژێر کۆنتترۆلی ئێمە و هێزەکانی ئاسایشی سلێمانیایە لەگەڵ یابەرگری شارستانی ومانش لە شوێنە گشتەکانە ئەبیندێن کە وەکخوا ئامادەکردنی بۆ ڕووداوە دانرابن مەبەستمەوە پێتان بڵێم کە خەڵکانیش بزانن یەکەم ڕۆژی جەژن بە پێی ڕێنمایەکانی تەندروستی هیچ کەسێ نابێت سەر قەبرانەکان دووەم مواجهی بەندکراوەکانمان قەدەغێ کردووە لەسەر ڕێنمایی تەندروستی سێهەمیش نەخۆشخانەکان کە سەردانیان ناکە ئەوە شەر بە بڕیاری تەندروستی بۆی خەڵکە لە ئێستەوە بزانێ جا ئەگەر پێشە موادەیە تەندروستی بڕیارێکی تریە کە بڵێ ڕێگەکان کراوە بن بۆ سەردانی و شوێنانەوە جیایە بەڵام تا ئێستا ئەو شوێنانە ڕێگە پێدراو نیە سەردانی بکرێت.